خۆشەویستان تۆری دومی پرۆگرامەکەتان پێشکەش دەکەم وەکو باسم لێەوە کرد سەورێکی تەندروستی و تایبەتە بە دیاریکردنی نزۆکی لە ڕێگەی تیشک و سۆنارەوە. بێگومان ئەمڕۆ گفتوگوێم بابەتە لەگەڵ دکتۆر فەریدون ساعید پسپۆری تیشکی سۆنار دەکەین کە ڕاستەخۆ لە سەدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر سلااوت لێبێ و بە ئەنجار سپاس بۆی لەگەڵمان ئامادەین. دکتۆرگیان دکتۆر هەمومان دەزانین نەزۆکی واتە ئەو کەسی کە ناتوانێەوە چە بخاتەوە، بەڵام لە ڕووی زانستی و باسێکی نەزۆکیمان بۆ بکەیت. بابەتی نەزۆکی طبعاً لە بەپی پێناسەی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی بەم شێوەیە پێناسە کراوە. نەزۆکی بریتیە لەوەی کە هەر ژن و مێردێک بۆ ماوەی 1 ساڵ بە بەردەوامی سەررجەیی بکەن و جوودبوون بکەن، مناڵ دروست نەبێت، ئەوە پێویستە ئەو ژن و مێردە ئەو دوو هاوسەرە سەردانی کلینیکەکان بکەن و ئاعتیبارەکرێت بە نەزۆکی. واتە نەزۆکی ئەوەیە کە 1 ساڵ لەسەر یەک منداڵ دروست نەبێت لە ئەنجامی سەررجەییکردن و جوودبوونەوەنێ. ئەمە پێناسەی نەزۆکی. طبعاً نەزۆکی نەخۆشیێکی باوە ئێستا لە ناو کۆمەڵگەی جیهانیە و نزیکەی سەرو لە 10 هاوسەرەکان ئەوانەی هاوسەرگیریەکان حاڵەتی نەزۆکیان بۆ دروستە بێ و پێویستیان بە چارەسەرکردن هەیە. بۆیە سوپاسی ئەنارتیەکەم کە ئەم هەلەی ڕەخسان تا بتوانین هەرچۆنەکەیە تیشکێک بخەینە سەر ئەو بابەتە و بتوانین چەند ڕێنماییەک پێشکەش بە بیسەران و بینەران بکەین. باشە، ئەم باسێک بوو لە نەزۆکی. ئەگەر باسی ئەو هۆکارە باوانەمان بۆ بکەیت کە دەکرێت یاخود دەشێت ببێت بە هۆکاریەوەی کەسێک نەزۆک بێت و نەتوانێەوە چە بخاتەوە. بەڵێ، خۆی هۆکارەکانی نەزۆکی زۆرن، هەندێکیان تایبەتە بە پیاوانەوە، هەندێکیان تایبەتە بە خانمانەوە و هەندێکیشیان نەزانراوە. یعنی لە 128 هیچ تەفسیرێکی نییە و هیچ کێشەیەکیان نییە ئەو ژن و مێردە، تەنها ئەوەیە خوا نایانداتێ و نەزۆک دەرەچن. لە 148 کێشەی نەزۆکی لەلایەن خانمانەوەیە و لە 124یش لەلایەن پیاوانەوەیە. ئەمە طبعاً هۆکارەکان زۆرن و ئێمە ئەگەر باسی هۆکارەکانی پیاوان بکەین زیاتر پێیوەستە بە هۆرمۆناتەوە و ڕێژەیەکی زۆر هۆرمۆنات، کێشەی هۆرمۆنات و هایپۆگۆنادیزمیان هەیە و هۆکاری تریشمان هەیە کە لە پیاوانە ڕوویە، وەکو ئەوەی کە بۆری سپێرمیان گیرا بێت یاخود سپێرمەکانیان ئاکتیڤ نەبن و چالاک نەبن و ئەمە بە نیسبەت پیاوانەوە. ئەوەی کە زۆر گرنگە بابەتی خانمان. کاتە هۆکاری نەزۆکی لە خانماندا چییە؟ بەڵێ، بە نیسبەت خانمانەوە طبعاً هۆکارگەلێکمان هەیە. یەکەم شت تێکچوونی هۆرمۆنە. دیارە ئێمە سیلسیلەیەکمان هەیە، مێشک لە ڕێگەی هایپۆثەلەمەسەوە بەرپرسە لەوەی کە هۆرمۆنی ژنان چالاکە و هێلکە دروست بکات. هایپۆثەلەمەس ئیعازەیەت بە ڕژێنی ژێرمێشکە، ڕژێنی پێڵەن پیتوتەری گلاند. ئەم ڕژێنە هۆرمۆنێک دەرێت بە ناوی FSH. FSH یعنی فۆلیکولار ستیمولیتین هۆرمۆن. ئەمە چالاکەری هێلکەیە لە هێلکەدانە. ئەم هۆرمۆنە کە کاتێک وا کات لە هێلکەدان هێلکەکەی گەشە بکات، دواتر لە ناوەڕاستی سووڕی مانگانەیە لە 14مین ڕۆژە ئەبێ هۆرمۆنێکی تر دەرئەدات بە ناوی LH-ەوە بۆ ئەوەی هێلکەکە بتەقێ و گەمیتەکە زەردێنەی هێلکەکە بێتە ناو بۆری فالوبوانە. سووری مانگانە کاریگەری ڕاستەخۆ هەیە لەسەر گەشەکردنی هێلکە لە خانماندا؟ بە دڵنیاییەوە سووری مانگانە زۆر گرنگە و پێویستە ڕێنماییەکی وردمان هەبێت لەسەر سووری مانگانەی ئاسایی و سووری مانگانەی نائاسایی بەڵام قوبوڵ کراو و سووری مانگانەی قوبوڵ نەکراو، واتە کە پێویستی بە چارەسەر و عیلاجەیە. ئەمە طبعاً بابەتێکی گرنگە و پێویستە ئێمە بە وریاییە و بزانین ئەو خانمەی کەیەت سەردانی کلینیکەکانەکات ئەبێ پێش هەموو شتێ بزانین ئایا توانای دروستکردنی هێلکەی هەیە یا خود نییەدی. ئەمەش طبعاً لە ڕێگەی پشکنینی سۆنەرەوە ئەبێت و سۆنەریان بۆکەین بزانین تا چەند هێلکەکانیان ئاکتیڤە. باشە دکتۆر، پێشەوە بینە سەر سۆنەر
ئەمانی کە باسێک کرد پێش هاوسەرگیری پێش قۆناغی هاوسەرگیری دەکرێت دەربکەوێت وەکو باسی لێوە کرد پێناسەی نەزۆکی خۆی ئەوە بۆ ماوەی ساڵێک هەڵ بدەیت بەڵام نەتوانیوە چۆ بخەیتەوە دەکرێت نەزۆکی پێش هاوسەرگیریش دەربکەوێت بەڵێ ئەمە تێبینیەکی جوان بوو طبعاً ئەگەر ڕۆشنبیری هەبێت ڕۆشنبیری هاوسەرگیری هەندێک حاڵەت هەیە دەرئەکەوێت یعنی بۆ نمونە ئەگەر پیاوەکە پشکنینێکی سپێرم بکات سپێرم ئەنەلایزس پێی ئەڵێت کە تۆ نەزۆکی دیانە ئەو کاتە ئەگەر هاوسەرگیریش بکات پێویستە لایەنی بەرامبەری ئاگادار کارێتەوەنێ کە من کێشەکەم ئەوەیە ئەگەر قوبوڵتە قوبوڵە بێ ئەگەر قوبوڵە نییە بە نیسبەت خانمانیشەوە بە هەمان شێوە کۆمەڵێک نەخۆشیمان هەیە پێش ئەوەی هاوسەرگیری بکەیت و پێشەوەین بێت ئەتوانی تەشخیصی کەیت دەستنیشانی بکەین بە لە ڕێگەی سۆنەر و لە ڕێگەی تیشکەوانێ ئەو کاتە خانمەکە ڕێنمایی بە هاوسەری بەرامبەری و ڕێنماییە بە کەسوکارەکەشی کە من حاڵەکەم ئەو هەیە ئایا تا چەند قوبوڵەیانە ئەمە طبعاً ئێستا لە وڵاتی ئێمەیە بۆ خانمانی خوار 18 ساڵ ئەکرێ پێش تەمەنی 18 ساڵی ئاسایی ئەزانی کە نەزۆکیتیان پێش تەمەنی 18 ساڵ ئێمە سۆنەریان بۆ ئەەکەین بۆی بزانین کێشەی هێلکەدان و ڕەحمی هەیە یانە بە زۆکو پێم وتیت هەموو سەبەبەکان هەموو هۆکارەکان ناتوانێت دەستنیشان بکرێ چونکە دوای ئەوەی کە هاوسەرگیری شەکەن و دوای ئەوەی بە نەزۆکیش تەشخیصە بن هێشتا لە 128یان هیچ تەفسیرێک نییە بۆ ئەوەی کە بۆچی نەزۆکن وە کێشەکە لە کامیانەوەیە و خەلەلەکە چییە لە 128 دەمێنێتەوەنێ باشە دکتۆر ئەگەر ئەمە باسی نەزۆکیمان کرد ئێمە بابەتەکەمان ڕۆلی تیشک و سۆنەرە لە دەستنیشانکردنی نەزۆکی بەڵام پێشوی بەسەڵاتی بێمە سەر بابەتە دەمە پرسیاریەوە بکەم لە ڕووی زانستیەوە باسێکی سۆنەر و هەروەها تیشکمان بکەیت و جیاوازی نێوانیان بەڵێ طبعاً سۆنەر بەشێکە لە تیشک ئەو تیشکەی کە سۆنەر بەکارێنێت تیشکی سەر و دەنگە باشە ژوور دەنگ تیشکێکی بەرزە ئەم تیشکە سوودەکەی ئەوەیە کە هیچ زەرەرێکی جەستەیی بۆ ئەو کەسە نییە کە بەرکەوتەیەتی لەبەر ئەوە ئاسانە زوویەت بەدەستەوانێ هیچ ڕێنماییەکی ناوێت بۆیە بە ئاسانی ئەکرێت فەحس بکرێت و پشکنینی سۆنەر جێبەجێ بکرێت و هەموو کەسێکیش ئەتوانێت و ئیمکانێتی هەیە بیکات حتا ئەگەر لە ڕێی کلینیکی تایبەتیوانێ و لە قتاعی خاص پێی نەکرێت ئەتوانێت لە کەرتی حکومی ئەو فەحسە بکات و هیچ قورساییەکی تیانە ئەمە بەنسبەت سۆنەرەوەنێ بەنسبەت تیشکی شوانێت طبعاًەوە تیشکی ئەکسە ئێمە کە بەکارێنین بۆ دیاریکردنی کۆمەڵێک نەخۆشی تایبەت بە نەزۆکی بۆ نمونە یەکێک لەوانەی کە بە تیشک دەستنیشانەکرێت پێڵەن تیشکی ملەوان HSG هیستیرۆسەلپینجیۆگرافی ئەم تیشکی ملەوانە چیمان پێڵێت یەکەم ناوپۆشی ڕەحم زۆر کەس هەیە ناوپۆشی ڕەحمی بۆ نمونە بە یەکەوە لکێنراوە باشە هەرچەندێک هەوڵەیەت ئیسیفادە لە ناتوانێت مناڵبوونی هەبێ هەندێکی تر بۆریەکان بۆری فالوبمان هەیە ئەمە لە ڕێگەی تیشکی ئەکسەوە ئەمە لە ڕێگەی تیشکی ئەکسەوانێ پێڵەن ئەشیعی ملەوەن ئەمە بابەتێکی گرنگە طبعاً هەردوو بۆریەکە کە هێلکە لە هێلکەدانەکانەوە ئەگوازێتەوە بۆ ڕەحم ئەمە بە تیشک دیاری ئەکرێت و طبعاً لە حاڵەتی پێویستە کە کاتێک ئێمە نەخۆشیەکەمان پێویستی بە پشکنینی ئیزافی هەبێ ئێمە MRI بۆکەین تیشکی MRI پێڵەن ئەشیعی موگناتیزی ئەوە هەموو وردەکاری و تەفاسیلێکمان پێڵێ لەسەر تایبەت بە ڕەحم و تایبەت بە هێلکە باشە دکتۆر لەسەر تیشک ئەمێنمەوە تۆ باسی ڕەحمە کرد بەکارهێنانی تیشک بۆ دیاریکردنی نەزۆکی لە پیاواندا چۆنە بەڵێ طبعاً لە پیاوانە ئێمە زیاتر سۆنەر بەکارێنین لەگەڵ MRI باشە سۆنەر بەکارێنین بۆ دیاریکردنی حاڵی بڵین هێلکەی گونەکانی بزانین چۆنە و هیچ نەخۆشیێکی نییە لەگەڵ یا بزانین ڕێڕەوی سپێرمەکە نەگیراوە یا مشکلەی هەیە ئەمە بە سۆنەر و طبعاً لە کاتی پێویستە ئێمە MRIش بەکارێنین ئەگەر پێویست بێت و بەنسبەت بەکارهێنانی تیشکەوانێ ئێمە دووبارە تیشکی ملەوەنمان هەیە کە مادەیەکی ملەوەن ئەخەینە
کۆندامی زاوزەی پیاوانەوەنێ و ڕێڕەوی میسکردن و ڕێڕەوی سپێرمان پێڵێت کە ئایا ئاساییە یان کێشەی هەیە. باشە. کێشەیەکی تر هەیە لە پیاوانە هەر تایبەتە بە نەزۆکی مەسلەی ڕقبوونی چووک، ئەوەش هەردووبارە بە سۆنەر دەرمانێکی هێنێ، دەرمانەکەی لێن و ئەو کاتە سۆنەری بۆکەین بۆی بزانین ئەو دەماری خوێنانەی کە ئەچێت بۆی چ کێشەیەکی هەیە و ئەم مشکلی لە باشە کاتە چون لە ڕێگەی سۆنەرەوە نەزۆکی لە خانماندا دەستنیشان دەکەنەوە. بەڵێ لە ڕێگەی سۆنەرەوە دووبارە بۆ خانمان ئێمە بەڕاستی لەسەر چەند ستێپێک ضرورە ئێمە ئیشی لەسەرەکەین. یەکەم شت بابەتی گەشەکردنی هێلکەیە، بزانین ئایا ئەم خانمە هێلکەی گەشە ئاکات ئاسایی یاننا، لە بۆ نمونە لە دووەم ڕۆژی عادەبوونیە سۆڕی مانگانەیە ئێمە سۆنەرێکی بۆکەین بزانین هیچ کێشەیەک لە هێلکەدانەکانیا هەیە، دواتر لە 12م ڕۆژی سۆڕی مانگانەیە پێویستە سۆنەری دووهەم بکاتەوانێ و لە 16مین ڕۆژە یاخود 7مین ڕۆژ پێویستە سۆنەری سێهەم بکاتەوە بۆ ئەوی بزانێت هێلکەکەی دابەزیوە یاننا، چونکە هێلکەی خانمان هەتاوەکو 14 ڕۆژ گەورە دەبێت، لە دوای 14 ڕۆژ پێویستە دابەزێت. جا زۆر جار ئێمە کێشەی نەزۆکیمان بینیوە و کەیسمان زۆر بووە، چەندین ساڵ هاتوچۆی کردووە تەنها فەحسی بۆ هێلکە کردووە، واتە کە 12مین ڕۆژی سۆڕی مانگانەکەی هێلکەی پشکنینی بۆ کردووە وتوێتی کێشەو نییە، تروای زانیوە کێشەی نییە، بەڵام ئەم هێلکەی کە گەشە ئەکات و پێ ئەگات پێویستە بتەقێت و پێویستە زەردێنەکەی دابەزێتە خوارەوە. زۆر خانم کێشەی هەیە لە دابەزینی هێلکەکەیە، لە نەتەقینی هۆکارێکی زۆر سەرەکیە کە بەڕاستی پێم خۆش بوو لەم بەرنمەیە ئەو ڕێنماییە بدەم. گرنگترین یعنی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە هێلکە دروستە بێ بەڵام دانابەزێت. ئەم پشکنینیان لە 7مین ڕۆژی سۆڕی مانگانەیە ئەکرێت، بەداخەوە زۆرێک لە دکتۆرەکانیش پشتگوێی ئەخەن و نەخۆش دووبارە پشتگوێ ئەخات وە ئەزانێت کە هێلکەکە هەبوو ئیتر تەواو. ئەمە ئەم بابەتە گرنگە و طبعاً کاتێک هێلکەکە دا ئەبەزێت ئەبێ پێویستە بزانین ئەم هێلکەیە بە بۆریەکەیە ئەڕواتیانە، چونکە ئەگەر بۆریەکە گیرا بێت کە وەکو وتمان بە تیشکی ئەکس بە ئەشیعی ملەوەن ئێمە دیاری ئەەکەین ئەم بۆریە ڕێڕەوی هێلکەکەیە. ئەگەر بۆریەکە کێشەی هەوێ و گیرا بێت هەرچەندە هێلکە دروست بێت و هێلکە دابەزێت ناگاتە سپێرمی پێناگا لە ئەنجامە نەزۆکی دروست دەبێت، کەواتە پشکنینی بۆریەکە بەشێکی گرنگە لە دەستنیشانکردنی نەزۆکی. هەروەها بابەتی ڕەحم زۆر جار کێشەکە لە ناو خودی ڕەحمایە، ڕاستە تۆ هێلکەتەیە بەڵام ئەم هێلکەیە ڕەحم تەقەبولی ناکات، ڕەحم ئیستیعابی ناکات، بۆ لە بەرەوەی ناوپۆشی ڕەحم کێشەیەکی تایە. ئەمەش دووبارە ئێمە دەستنیشانیەکەین لە ڕێگەی تیشک و سۆنەرەوانێ. پێمانەڵێ بۆ نمونە گرەیەک هەبێت، ڕەنگە گرەیەک هەبێت لە ناوپۆشی ڕەحمە، لەوانەیە گرەیەک بۆری ڕەحمی گرت بێت، لەوانەیە لە ڕێگەی نەخۆشیەکمانەیە پێڵێن ئیندۆمترۆسس واتە زەرعبوونی ناوپۆشی ڕەحم لە شوێنی ترە. جاری وا هەیە لە ئەنجامی زۆر دووبارە بوونەوەی سۆڕی مانگانە هەندێک لە خانەی ناوپۆشی ڕەحم لەسەر بۆری فالوب ئەنیشێ، ئەو کاتە بۆریەکە ئەگرێ. جاری وا هەیە ئیلتیهاباتی زۆر ئەبێتە هۆی گیرانی بۆریەکە، هەندێک جار بەهۆی عملیاتەوە یاخود لە ڕێگەی کورتاجوانێ ناوپۆشی ڕەحم قەپاتە بێت. ئەمانە هەر هەمووی ئێمە لە ڕێگەی تیشک و سۆنەرەوە دەستنیشانیەکەین و ڕێنماییەکە هەم ئەدەین بە نەخۆشەکە هەم ئەگەێنینەوە بۆ دکتۆری معالج بۆ ئەوی چارەسەری بکات. باشە دکتۆر، لێرەدا پرسیارەکەم بۆ دروست بۆ هەندێک لە خانمان دووگیان دەبن بەڵام لە سەرەتای مانگی یەکەمدا منداڵەکان لەبار دەچێت، ئەمە چەند جارێک دووبارە دەبێت، ئەمە دەچێتە قاڵبی نەزۆکیەوە یاخودەر ئەوەیان نەزۆکی نییە، ئەوە لە بارچوونە. لە بارچوون بابەتێکی ترە، ئەگەر خوا یار بێت لە ماوەیەکی ترە ئەو بابەتەش شەرحەکەین. بابەتی لە بارچوون ئەوەیە کە منداڵەکە دروستە بێت، بەڵام
ڕەحم قوبوڵی ناکات باش هۆکارەکەی چییە کۆمەڵێ هۆکارە باشە دکتۆر کەواتە دەمێ بپرسم دەستنیشانکردنمان باس کرد باشە تیشک و سۆنەر هیچ ڕۆڵێک دەبینێ لە چارەسەرکردنی نەزۆکیدا بەڵێ بەنسبەت چارەسەرەوانێت دیارە چارەسەر دکتۆری تایبەتمەند ئەیکات بەڵام ئەم دکتۆری تایبەتمەندە پێویستی بە تیمەکە یەکێک لەوانە تیمی رادیۆلۆژیە تیمی تیشکە بۆ نمونە کاتێک ئێمە ئەمانەوێت هێلکەیەک چاودێری بکەین باشە بۆ چارەسەرکردن ئەم هێلکەیە ئەبێت بە سۆنەر بزانین حاڵی لە چه حاڵێکدایە باشە ئایا گەشەی کردووە ئایا گەشتۆتە ئەوەی هێلکەی کوڕ بێ ئایا هێلکەی کچ بێ ئایا ئەم هێلکەیەدا ئەبەزێتە ناو بۆریەکەوانێ ئەمانە هەر هەمووی ئێمە بەشێکین لە چارەسەرکردن بەشێکی تر ئێستا کە هەیە مەسئلەی طفلی ئەنابێ باشە ئەمەی کە بە کوردی پێڵەن بلووری ئەم تیشکی ئەم منداڵی بلووریە لە ڕێگەی سۆنەرەوانێ بەشێکی گرنگە لەو تیمەی کە چاودێری و ئەنجامدانی ئەو کارە ڕاستپێرێ بەشێکی ترمان هەیە مەسئلەی دەرهێنانی هێلکە کە ئەوانە زیاتر لە سنتەرە پێشکەوتووەکانە ئاکرێ ئەم هێلکەیە لە ڕێگەی سۆنەرەوانێ و بە چاودێری سۆنەر ئێمە هێلکەکە دەرئێنین لە دەروی ڕەحم ئەیپیتێنین باشە دواتر هەر لە ڕێگەی سۆنەرەوانێ لە ناو ڕەحمە زەرعەکەینەوانێ ئەمە بەشێکە لە چارەسەر واتە تیشک چۆن ڕۆڵی هەیە لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانی نەزۆکیە و بە هەمان شێوە بەشێکی گرنگە و دەورێکی گرنگ ئەبینێت لە چارەسەرکردنی نەزۆکیدا باشە تا چنێک لە هەرێمی کوردستانی خۆمان کە تۆپسپۆری تیشک و سۆنەر دەمێ پرسیاری ئەو بکەم گرنگی بە تیشک و سۆنەر درراوە هەم بۆ بەکارهێنانی لە چارەسەری نەزۆکیدا هەم وەکو دەستنیشانکردنێکی نەخۆش بەکار ئەهێنرێ بەڵام بەداخەوە بە خەڵەت بەکارهێنرێت واتە حەقی خۆی پێ نادەین زۆر جار ئەو کێشەیەمان هەیە وەکو عەرزم کردیت نمونەیەکەم تەقدیم کردی نەخۆشەکە وا ئەزانێت کە هێلکەی هەبوو ئیتر هەموو شتێ ئۆکەی لە ڕاستیدا کولی خانمێکی نەزۆک کە کاتێک دێتە ناو کلینیکەوانێ لە مانگێکا پێویستی بە 5 سۆنەر هەیە بۆ ئەوەی بە وردی چاودێری ئەو هێلکەیە بکات بزانی کێشەی هەیە یاننا ئەم 5 سۆنەرە کێشەکەی ئێمە چییە لە وڵاتی ئێمەیە ئەوەیە کە سۆنەر لە دائیرەی حکومیەکانە وەکو کەرتی گشتی عەدەد کەمە و پزیشکمان کەمە لەبەر ئەوە نەخۆش ئەوەندە زۆرە فریا ناکەون هەموو نەخۆشێک ئەو بەرنامەی بۆ دابندێ لە کەرتی تایبەتیشە کێشەیەکی ترمان هەیە دووبارە ئەوەیە کە بۆ هەموو سەردانەوەکردنێک نەخۆشەکە پارەی لەسەر ئەکەوێت باشە ئەم تەکلیفەش بۆ نەخۆش زۆر زۆرە لە مانگێکە بۆی چاودێری هێلکەیە بکە ئایا سەرەگرێ یا سەر ناگرێ 5 سۆنەر بکات باشە بێجگە لە فەحسەکانی تر و فەحسی تاقیگەی و ئەم شتانە ئەمەش تەکلیفێکی زۆرە بۆیە پێویستە تەنزیم کرێت یعنی ئێستا لە وڵاتانی ئەوروپیدا هەموو خانمێک هەموو دکتۆرێکی ژن باشە هەر لە شوێنی خۆی سۆنەری هەیە بۆی بزانی هێلکەکەی گەشەی کردووە یانە ئەو کاتە تەکلیف لەسەر نەخۆش ناکەوێت بەڵام لێرە هەتاوەکو ئێستا ئەو کارە پراکتیزە نەکراوە دکتۆری ژن نەخۆشی ژنانە بینێ و دکتۆری سۆنەرە بینێ لەبەرەوە تەکلیفێکی قورس لەسەر نەخۆش ئەکەوێت باشە تۆ ئاماژەت بەوە کرد کە سۆنەر تیشکی سەر و دەنگە باشە هەندێک جار زۆر جار بەتایبەتی لە خانمە بەچەمەنەکاندا ئەوانە ئەومان بیستۆکەم تۆ ینی تۆ لێری بە دەرفەت تێزانم ئەوە هەڵەیە ڕاست بکەینەوە دەڵێن لە خۆناخەکانی سەرەتای دووگیانیدا سۆنەر زۆر ئەنجام مادە چونکە زیانی هەیە بۆ کۆرپەکە ئەم تیشکی دەنگە هیچ زیانێکیە بۆ تەندروستی کۆرپەکە ئەگەر ماوەی جارێک بۆ ئاگاداربوون لە تەندروستی کۆرپەکەت ئەنجامی بدەیت نەخێر بە هیچ جۆرە زەرەری نییە و هیچ زیانێکی نییە سۆنەر تەنها زەرەرێک کە هەیبێ زەرەری مادیە واتە پارەی تێچێت تەکلیفی مادی ئەگەر نا هیچ زەرەرێکی نەبوو دایکەکە هەیە
نەبوو منداڵەکە هەیە و طبعا ئەوە بەڵگەی علمی لەسەر نییە بەس لەناو خەڵکە خەڵک دایمە فۆبیایەکی هەیە ینی لە هەموو شتەکان ینی ترسی هەیە بەڕاستی ینی لە هزار ئافرەتە یەک ئافرەت دەتوانێت بێت ببێ بە میدیاکار فۆبیایەکی هەڵە چۆن من بتوانم قسە بکەم لە کاتێکە هیچ کێشەیەکی ئەوەندە خۆرز نییە لە بابەتی تیشک و سۆنەر و ئەو شتانەشە بەداخەوانێ زۆر ڕێنمایی هەیە جێبەجێ ناکرێت لە ترسی ئەم فۆبیا و ترسێکی هەیە. باشە دکتۆر گەر لێرە بتەوێت ئەماژە بە شتێک بدە یاخود ڕێنماییەکی ئەو کەسانە بکەیت تووشی نەخۆشی نەزۆکی بوونا پێویستە دەستنیشانی بکەن چی دەڵێیت؟ بەڵێ لە کۆتاییە ئەڵێم بابەتی نەزۆکی ئێستا لە جیهاندا هەموو جۆرەکانی نەزۆکی بەو جۆرانەشەوە کە هۆکارەکەی نەزانراوە ئێستا چارەسەری هەیە. یعنی ئێستا لە دنیادا کەسێک نەماوە بە ویستی خۆی نەبێت نەزۆک بێت. ئەگەر بێوێ چارەسەر بکات و ئەگەر بێوێ بەڕێکوپێکی سەردانی دکتۆر بکات چارەسەری ئازان لەبەرەوە ئەو هاوسەرە بە ڕێزانەی کە تا ئێستا خەفەت ئەخۆن و بێتاقەتن لە بابەتی نەزۆکیان من دڵنیایانەکەم وانێ ئەتوانن چارەسەر وەرگرن و چارەسەرەکەشی لە 100% ئاکتیڤە و چالاکە و لە 100% ئەنجامی هەیە. ئەی چۆنە ئەوە ئەکەوێتەوە سەر ئەو هاوسەرانە ڕێنمایی و وشیاری تەندروستیان و وردەکاری لە دیاریکردنی نەخۆشیەکەیە. ئەگەر بە وردی دەستنیشانی نەخۆشیەکە بکرێت و بە وردی متابعە بکرێت بە دڵنیاییەوە چارەسەری لە 100% ئێستا حالیان چارەسەری نەزۆکی لە 100% و نەخۆشی نەزۆکی لە جیهانی پێشکەوتووە نەماوە تەنها بۆ کەسانێک نەبێ خۆیان ویستی منداڵیان نییە و حەز ناکەن مناڵیان ببێت. زۆر باشە دکتۆر فەریدون سعید پسپۆری تشک و سۆنەر سپاس بۆی لە پرۆگرامی بەندەر کوردستان لەگەڵ مام دکتۆریان سپاس بۆ زانیاریەکان. سپاس بۆ ئێوەش.